ئەم وەرکشۆرە بەکردداری بۆ هۆشیاریکردنەوەی هەموو لایەنە پەیوەندیدارەکانە گومرگ، کواڵەتی کۆنتترۆل، بازرگانی پیشەسازی، فەرمانگەکانی ژینگە، دەستەی ژینگە و فەرمانگەکانی بۆ ئەوەیە چۆنێتی تێگەیشتن لەو مادانی کە کاریگەری نەرێنی ئەکەنە سەر چینی ئۆزۆن و ئەو گازانش کە کاریگەری ئەرێنیانەیە لەسەر چینی ئۆزۆن، چونکە هەر گازێک کە مەسەن نەرێنی هەبێ جێگرەوەشی هەیە، لایەنە باشەکەشی هەیە لە باتی ئەو ئەنجا بە تایبەتی ئەمانشکەوە ئەو گاز و ئامێرە ساردکەروانەی کە دێنە عێراق و هەرێمی کوردستان ئەیانەوەی میکانیزمێکی بۆ دابنێن چۆنێتی مۆڵەتدان بە بازرگان و بەرهێنەکان بۆ ئەوەی بتوانن و بەرچاوڕوویان هەبێ لە هێنان و هاوردەکردنی ئەو گازانە و ئەو مادانەی کە کاریگەری نەرێنی و ئەرێنیانێ لەسەر چینی ئۆزۆن. ئەمەش بۆ پاراستنی ژینگەیە نەک لە عێراق و هەرێمی کوردستان بەڵکو پەیوەندی بە هەموو جیهانەوە، چونکە بە جۆرەی پرۆتۆکۆڵە نێودەوڵەتیەکان و یاساکان و ڕێساکانی عێراقی ئەبێ پارێزگاری لە چینی ئۆزۆن بکرێت.